پایتەختی هەرێمی کوردستانەوە سڵاوتان لەبێت لە بەرنامەی ئەزموونی کوردستانە مەڵخێش لەگەڵتانم کۆمەڵە میوانم بۆ هاتووە میوانەکانم زۆر جیاوازن ئەمڕۆ میوانەکانم بە زمانی کوردی قساکەن بەڵێ بە زمانی کوردی زاراوەی خانەقین و کەڵوڕی قساکەن ئەمڕۆ میوانەکانی من لە خانەقینەوە هاتوون ئەمێ ئەزموونی کوردستانیان لە هەولێر پێپشان بدەم بۆیە لە دەواازەی هەولێر لێرە چاوەڕوانیان بووم هەتا میوانەکانم گەیشتنە ئێرە و لە ڕێگەی کەس نەزانم ئێوەش لەگەڵما بن بۆی کا لێرەوە میوانەکان و وەرگرن لەگەڵ بن. من گەیشت بەلای میوانەکانم بە خێرهاتنیانەکەم و حەزەکەم بە زاراوەی خۆیان بە خێرهاتنیان بکەم و خێرهاتین بان چەو بان سەر و خێرهاتینە را پایتەخت کوردستان. هیوادارم ئەمڕۆ بتوێنم لەڕی بەرنامەیە ئەزموون کوردستان کە ئی بەرنامەیە بەرنامەیەگا گەشتی گوەئی وەکێدنوە ناو ئەزمونەکان کوردستان لەگەڵم بن. با خۆمیش لە ئامۆپیدان بناسێنم خۆم ناوم سۆڤان فەرمانە. ئەمڕۆ ئیوە لەگەڵ سۆڤان فەرمان لە کوردستان 24 و لە بەرنامەیەک جیاواز لەگەڵ ئیمە بەشداری. هیوادارم کە بەرنامەکە هەموو دڵ ئیوە بوو هەموو دڵ بینێرەکانم. ڕاستە من خۆمم بە میوانەکانم ناسان حەزەکەم ئەوانیش خۆیانم پێ بناسێنن باوەتان پێ بڵێم و بیرم نەچێت کە میوانەکانم تەنیا کوردی خانەقین نین نەتەوەی تریشیان تێدایکە نەتەوەی دیکەش لە خانەقین ئەژین ئەوانیش میوانن لەگەڵمان حەزەکەم ئەوانیش ئەزموونی کوردستان ببینن جا با لەم بەڕێزەوە دەست پێ بکەم کە بزانم ناوی چی و پیشەشی چییە. خێراندار بێت خۆش بێ من خەڵخانەقینم ئەعلامی و کاتب و نووسرم لە خۆمانی لە خۆدانم 100% ئینشاءالله و خێر خۆدیش و خێراتیت و خۆشحاڵی نیمال مڕاتی نووسرارە ئەربیل و ئەوی حەضارە لە ئەربینجرین و خۆدیش دووبارە و خێرات سەلامەتی ئیوەش بە خێر هاتین ئەیاها پیانوتم کە جەنابەت بە عەرەبی قسە دەکەیت بە خێر هاتی. أهلا وسهلا الله يحفظك احنا نتشرف بحضوركم. جێگەی شەنازیە لەگەڵ ئێوە دەبین. سوپاس بۆ کەناڵی کوردستان 24 با پێدانیم دەرفەتە کە لە کوردستان بەسەری ببین. نتحدث إلى جمهورنا الحبيب. دووبارە بەخێر هاتیەوە بۆ کوردستان. بەخێر هاتی. من حەبیب فەرەجم ڕۆژنامەنووس لە خانەقینەوە هاتمە مەمنونم ئەرای میێوانداریە و خۆشحاڵم ئینشاءالله ڕۆژێکی خۆش بەسەرەوەی. بەخێر هاتین بان چەو. ما ناوم کەنعان حوسێنە شاعرم مردم خانەقینم لە خانەقینەوە مەسەلا پایتەختە کوردستان. بەخێر هاتی بەخێر هاتی خانم. خۆشبی سەلامەت بسپاس. گولدەران جەلال جەباری شاعرە. ناوم گولدەران جەلالە شاعرم بەڕێوبەری قوتابخانەم ئەندامم لە دەستەی کارگێڕی یەکێتی ئەدیبان و نووسەران لە ئەمریکا و بەڕێوبەری کەناڵی یەکێتی ئەدیبانم لە خانەقین و پێخۆشحاڵم. القناة لاتحاد الأدباء. أهلا وسهلا بك. بەخێر هاتی بان چەو. کوێستان شاکر مامۆستام نووسەرم ئەندام لە یەکەتی نووسەرانی نێودەوڵەتی لە ئەمریکا. بەخێر هاتی. خۆش بێلدو. زۆر سپاس سەلامت بن. من ناوم هەند جەلالە هونەرمەندی شێوەکارم و چالاکوانی مەدەنیشم. خۆش بێت سەلامت بێت ماجد شالیار شێوەکارم مامۆسام لە پەیمانگای هونەرە جوانەکان و بەرەبەری ناوەندی کەلتوری خانەقینم. جا من با لێرەوە بۆستم و میوانەکانی ترم بێڵم تا ئەیان ناسێنم ئەمێەوە بڵێم ئەوەنی میوانەکانم کە ناساند بە ئێوە سەیرمان کرد کە ڕۆژنامەنووس هونەرمەند نووسەر و هەروەها شاعریشی تایە ئەمڕۆ لە دیدێکی دیکەوە ئەزموونەکانی کوردستان لێرە دەبینرێت ئەویش دیدێکی ڕۆژنامەگەری و نووسەریە کە ئەمان میوانەکانی من زیاتر ئەو پیشەیەن کابزانام ئەمەکانی دیکەم میوانەکانم پیشیان چییە و خۆیان بناسێت. سپاس دەکەم من وەفاعەلی لە مخرجەی دەنگی کورسان رادیۆ خانەقین بەخێراتندا یعنی ئەکا لە بوونەی ئەوە ئەم بەرنامەی لە قەناتی 24 ئەیکەم لەگە میێوانم لەگەڵدانە گیان من مەڕۆکەل هەڕۆم بەڕێوبەری کەناڵی ئەشراقم لە شاری خانەقین و هەروەها ڕاگەیاندکارم و شێوەکاریشم خۆشحاڵم ئەمڕۆ کە میێوانم لەناو ئەم بەرنامە و دەستت خۆش بێت. بەخێر هاتی بان چەوەیلم. فرە مەمنونی لەلیت کە ئیمە ئیمڕۆ میوانی لە کەناڵ 24 خۆشحاڵ بووین و من بێریڤان جەبار هونەرمەند و ڕاگەیاندنکار لە شاری خانەقین هاتمە. بەخێر هاتی وا کۆتا میوانیشم کە لێرە خۆیان ناسەنە فەرموو. من ڕزگار خانەقینیم هونەرمەندم و ڕاگەیاندنکارم. بەخێر هاتن باشا. میوانەکانم وەک باسم کرد کۆمەڵی نووسەر و ڕۆژنامەنووس و بەڕێبەری کەناڵە جیاوازەکانی تایەکە لە ناو شاری خانەقینن و هەروەها ئەمە میوانەکانی منن. جا لەگەڵمان بن با گەشتەکەمان لەگەڵ میوانەکانم دەست پێ بکەن. فەرموو.
کە بینیتان میوانەکانم بەشێکی زۆریان لە ڕاگەاندن کارەکەن، نووسرن، شاعیرن، بێگومان شوێنە کەلتوریەکان بەرایانەوە گرنگە بێت و هەندێکیشان لە میوانەکانم هەبوون کە بەرپرسی بەشی کولتورین یاخود لە ناوەندە کولتوریەکانە کارەکەن لە خانەقین. حەزیان کردیان هێنم بۆ ئەم پارکە کە پارکی منارەیە و منارەی هەولێر کە لە چەقی هەولێر هەیە، لێرە باسیکی منارەیان بۆ بکەم. ئێمجاوە خێر هاتین لێرەش بانچەوەی. کەمی باس منارە گارادان کەم لە ڕووی تاریخیەوە چین دروستکریایە لەسەر دەست مەلەک مزەفەرەدین دروستکریایە. ئەی منارەیە بەرزیەگەی 45 متر بیە. ئەیسا کە تەماشای بکەیت دەنسێکی کەمترە لە 45 متر وە بوونەی هەورە تریشقەوە کە داسەلی 8 متری ڕمیایە ڕوخیا هاتە سەخوارە و ئیسە مەنێسە و 37 متری. ئەمجا ئەیە هەر لە ناوەڕاست هەولێری چەق هەولێرە شوینە توێنین بوشی من شوێنێکی ئەثەریە بەس پارکی گیشوە دەور ئی شوێنە ئەثەریە دروستکریایە. حکومەت هەرێم کوردستان فەرە گرنگی دێدە شوێنە ئەثەریەکان. جام دواتر قەڵای کەرکووک قەڵبوەخشن قەڵای هەولێریش دیریم چونکە من خۆم خەڵک کەرکووکم دایمە ناو قەڵای کەرکووک هاسەر زوانم. قەڵای هەولێریش دیری من ئەوە شوێن ئەثەریگە. ئەمجا حەزکەم کاکە خالید لەوە بی کاکە ماجد. کاکە ماجد و هەڵە نەوشم لە ناوەند کولتوری کارکەیدن. ئەمجا حەزکەم بزانم لە ڕووی کولتوریە و چون ئی شوێنە دوینیدن. ئەمجا کەمی باسەران بکە. خۆشحاڵین کە ئەمڕۆ سەردانی شوێنە ئەسەریەکانەکەین. یەکی لەو شوێنانە کە قەڵاو منارەیە باسێکی کورد بکەین کە لەسەر ئەو شتانە کە چۆن بیپارێزین. وەکو نمونە کە من باسی خانەقینتان بۆ بکەم، لە خانەقین زۆر کۆن هەیە، زۆر خانووی کۆن هەیە بەداخەوە لە ناو ئەچن. هەوڵە دەین من و چەند برادێک و لەم لەولای کە ئەو شوێنانە بپارێزین. وەکو نمونە چایخانەیەک و فندقێکی گەورە لە خانەقی بوو کە پێش 100 ساڵ دروست کراوە لەلایەن کەسێکی یەهودی کە ناوی سیۆنیاقایە. پێش تقریبان 10 ساڵ خەریک بووی ڕوخێنن ڕوخانیان. بەڵام من بە سدفە ڕۆشتم بە ولاوە کە بینیم ئەوها ڕوخانیان ڕۆژمەلایان وتم ئەوە من لە جهەی حکوومەتەوە قسەکەم ناتوان بڕمێن ئەگە برن محاسبەدانەکەین. باش بوو ڕایان گرت و ئیتر وردە بە جوهودی خۆم هێنامایە خوارەوە هەمووی تەرقیم کرد. ئەوە لە خانەقین وەکو هەرێم کوردستان زەبت هەولێر ئێستا ئێوە گەشتیارن هاتن گەشتەکەن چۆن ئەوە ئەبینیت کە چۆن پارێزگاری لەم شوێنانە کراوە؟ من خۆشحاڵم کە ئێستا بینم بەو شێوە و کە گرنگی ئەدەن و کە هەر سایحێک بێت لە هەر شوێنێکەوە ئەوە ئەثباتی تاریخی کوردەکە. ئەم شوێنانە ئێستا بڕۆ بۆ ئەوروپا هەموو ینی یەکەم کەڕەت کە ئەڕۆی بۆ هەر شارێکی ئەوروپا ئەدبن بۆ ئەو شوێنانە کە تاریخین و ئەسەرین تا بزانین تۆ ئەمانە چی کاتە ئەمە ناسنامەی ئەمە ناسنامەی کووردە. با بچمە لای ست بە عەرەبیە بێ لەگەڵ بەڕێزیانە قسە بکەم. خەلیل مایکیم دووبارە بەخێر هاتیتەوە. مایکەکەم لێ وەربگرە. ئەزمموی کوردستان چۆن دەبینێت لە پاراستنی شوێنە مێژوویەکان ئەو شوێنانەی کا کولتورین و هی سەدەکانی ڕابردوون واتە پێشکەوتنی خێرا لێرە دەبینیت. قرون اللي قبل اللي فايت. طبعا الأماكن الأثرية تمثل تاريخ البلد. بێگومان شوێنە مێژوویەکان دەرخەری مێژووی وڵاتن. ئێمە لە ماوەی سەردان و گەڕانەکانمان کە پێشتریش هاتوچۆمان کردووە دەبینین شوێنەوارە مێژوویەکان بەردەوام نوۆژەن دەکرێنەوە و حکوومەتی هەرێم گرنگی تەواوەتی بە شوێنەوارە مێژوویەکان داوە. دەستخۆشیان لێ دەکەین. وعاشت إيدهم إن شاء الله ويكون أحسن. پەیوەست بە کوردستان و بە تایبەت هەولێر هاوشانە لەگەڵ وڵاتانی پێشکەوتوو تەنانەت ناتوانرێت بەراورد بکرێت بە پارێزگاکانی دیکەی عێراق پێشکەوتنی باشی بەخۆیەوە بینیوە. بس بالعراق يعني ما نقدر نقارنها بمحافظات العراق لأن هي تطورت ويعني اجتازت مرحلة يعني يشوفون التطور بسرعة دايس. طبعا بيقومان كلش عالي كلش زين. با ملاي كاكا مایکەگە بگروە دەست دە و چۆن ئیمە باس کللتور کەیمن باس شوێن ئەثەری کەیمن خو مەرج نییە هەرچی کللتورە بەس لە شوێنە ئەثەریەکان بودن. کللتور لە زوان هەست لە جلوبەرگ هەست لە خواردن هەست لە هوەرەکان هەست. ئەمجا باس ئەواران بکە ئەو کللتورانی کە لە هەرێم کوردستان هەست چوین دوینی دێکە پارێزگاری لە لی کریایە لە چەوەی کە لە خانەقین کریایە. سپاس ئەرایی پرسیارە دیارە طبعا کللتور بەگشتی
فەرهەنگ ناسنامەی ملەتیگە وەکو بازدان کرد لە سەرتاوە ئەگەر ملەتیش کولتوری نەوت واتە ئەساسی نییە ئەسلی نییە ناسنامەی نییە ئیمە ئەگەر ئیمە تەماشای کولتوری خۆمان بکەین بە شێوەیەکی گشتی دیارە خاوەن کولتورێکی فرەجوانی من کولتورێکی دیری من ئیمە تێری من بیشم جوانترین کولتورە لە جیهانە پێش فترەیەک لە ئەمریکا پێشبڕکەی کرا لەسەر جلوبەرگ جلوبەرگی کولتوری کوردی هین پیاوان و کچان ژنان دەرچوو بە جوانترین جلوبەرگ لە جیهاندا ئیتر ئێمە لە گشت بوارەکانی کولتورەوە بەڕاستی ئێمە ئەتوانم بڵێم نییە منافسەی جیهان کەی من چ لە بواری مەسالی کۆمەڵایەتیەوە مەسالی عرفیەوە چکە ئێمە لە دنیا ئەگەر تەماشا بکەیدن چ لە بواری کۆمەڵایەتیەوە چ لە بواری هونەریەوە چ لە بواری فەرهەنگەوە ئەدەبەوە شتە دەستیەکانەوە ئەو شتەیلەکەوە پێداوەستەکان کەەوە بەکارمان هێناوە وەکو داسە شەنە مەشکەیە جاجمە هەموو ئەمانە پێڵێن کولتور ئەمجا ئێمە بەگشتی خاوەن کولتورێکی جوانی من جگە لەوەشە هەر ناوچەیەک لە ناوچەکانی ئێمە وەکو مەسەن با بڵێن ناوچەی کرماشان کە منتەقی کەلهۆڕان ناوچەی خورماباد ناوچەی منتەقی شکا بادینا منتەقەی سۆران هەموو ئەمانە ئەزمون کوردستان لەو ڕووەوە چون بینیت چون دیدن پارێزگاری لە زوان خۆی کردە لە جلوبەرگ خۆی کردیە ئێستا ئێمە کە باسی وتم کولتور بەگشتین باس کرد من بۆ نمونە مەسەلەن زمان ئەگەر ئێمە تەماشا بکەین لێرە ئێستا زاراوەی سوەرانی بمانەوێت نەمانەوێت بۆتە زاراوەیەکی نیمچە ستەندار بەڵام لە هەمان کاتە ئەو زاراوەیەکی دەوڵەمەند نییە ناتوانێت بێتە زمان بەڕاستی بۆیە ببورە لێم بۆیە پێویستە ئێمە بگەرنەوە بۆ سەر زاراوەکانی تر زاراوەی کەلهوڕی زاراوێکی زۆر دەوڵەمەندە زۆر باشە منشەمێ ئەوە بڵێم هەر خاطر ئەوەسە کە من ئیساوە زوانە خانەقینی شاید نتوێنم فەرە خاص قسێ بکەم بەس تەلەڤیزیۆن کوردستان 24 کەناڵ کوردستان 24 فەرە جەخت کێدەوە بانەوەی کە زوانەکان لە کولتورەکان زوانەکان وەکو خۆی بمێنێت هینەوەسە من هەروە زوان خۆدان قسێوەلدا ناکەم ئەوە نمونەیەکە کە کوردستان 24 لە هەرێم کوردستان فەرە بایەخ دێدە ئەو بابەتە جا دەستان خۆش بودن لێرە توزی وسیەی من چونکە هەم خۆرەکەی گەرما خۆر دێدەریدان هەمیش باگەشتی بەناو باخەگە بکەی من کەوە خاتر ئەی منارەیە دروست کرێ سپاسەرائیوە ئیسەی مەحامی ناو پارکەکە هیچتان نەچیم لە سەدەیشتە و لە پارکەکە حەزکە ئاماژە بخەمە سەر ئەوە کەوتی من وە بوونەی شوێنی ئەثەریە و پارکی گیش دروست کریایە ئەمجا سەوزایی ئەرای دروست کریایە مردم تێدەیرە سەردانی کرد وە بوونەی شوێن ئەثەریگە و شوێنی تریش هەست تۆم جیاوازی ئەواران باز بکەیدن کە چە دوینیت لێرە ئی سەوزاییەک هەست کەمی پێشتر لە ناو وەیەکەوبی من باز سەوزایی کردی لە خانەقین بۆ پێیکە مەڕوەت خۆشت ڕاگەاندن کاری لە ڕووی ڕاگەاندنەوە چون باسی بابەتەکەی دەست خۆش بوت وەڕاستی ئەیە جێگایك خۆشە کە لێرە بابش من پارک مەنارە لە پاڵ ئەوەیشە ئەی حەدیقە و باخچە کریایە کە بابشی من دوو تشت وەیەکە و توانستنە ڕۆشنایی بخەنە سەری یەک پارکەکە سودو ئەوەش کە خەڵک توانێت لێرە باد کەش و هەوایك جوان بدوین و دویان بابشی من ئۆکسیجینیک هەڵمژت گیا و سەوز و دار و تشتێلیک فرە جوانە ئەیە وەنسبەت ئەی باوەتە وەنسبەت ئەو پرسیاردە باوەتیک کە من خۆم ڕاگەیاندکارم کەسێلیک هەست کە بابشی من ئێمە وەکو ڕاگەیاندن باوەتەیلێک دروستکەی من حەز ناکەن لەلی ینی یەکی لە ئەو باوەتەیلە کە باسکێ من لەسەر باخوەی تشتەیلە کە لە حاڵ حاضر لە خانەقین تا ڕادێک باخەکان ئاگر دەریەن کە کریێنە بابشی من مۆڵ و دوکان و کە تەوزیع کرێت بوودە بابشی من پارچە زەوی و دابەشی کەن و ینی تو ئەگەر باید باخ بسزنی چەنیک زەرەری وە کۆمەلگا هەست تو لە حاڵ حاضر بابشیم لە مانگ تەموز و ئاب
گەرمیک فرە هەست وانە ئەگەر تو باخ نەمینێت حتمما گەرمیەکە زیاتر بوت سایکی نامینێت ئۆکسسیژین نامێت ئەیە چەندی زەرری وە کۆمەڵگات بەس وەلی وەداخەوە کەسێلی کەس لە دوای ئەی باوەتێلەکە حەز ناکەن بابشی من قانجاز ناون لە ڕووی یان بابشی من یەک زەرری دەدوە پیان حتمما بابشی من لە ڕێ فەیسبوک و ئەی جۆرە بەرنامەی لە چێن هێرشکەنە سەر ڕاگەیاندن کە ئیمە لە حال حاضر ئیشنەپی سڵتە ڕابعە باشە یعنی ئەیسا بایم لەسەر کورتی و پوختیەکەی کە وشیرشەوە بوونەی گوڵا گەنمیگە و دەگ لە گوڵە جۆ ئاو درێدن و بوونەی شوێنی ئەثەریە و پارکی دروستکرایە وە پێچەوانەگەیە و لە خانەقین سزنریێدن ئاگر درێدەلی لە جای ئەوە چشتر دانن ینی مۆڵ دروستکان خانک دروستکان لەورە ئەمجا حەزکەم زیاتر لەسەر ئیبابەتە قسێ بکەم تێمە لای ئوستاد خل بالعربي نحكي ويا حضرتك لەگەڵ مامۆستا دەبێ بە عەربی قسە بکەیت عرفنا انه حضرتك بالعربي تحكي خلي المايك يم حضرتك بدنا نحكي على البنايات صح باسی بیناسازیمان کرد جوانە و باشە کە پێشکەوتن لە کاری بیناسازی بکرێت ئەو شارستانێت و پێشکەوتنەی کە لە هەرێمی کوردستان هەیە دەتوانی بەراوردی بکەی لەگەڵ خانەقین من معماري اللي يسووها من البنايات وهاي الاشياء كلها واللي بدها تشوفها بهرم كردستان. بصراحه انا كشخص انا داعي زياره لە ڕاستیدا من وەک گەشتیارێک کە سەردانیێرە دەکەم دەبینیم حکوومەتی هەرێمی کوردستان و هاوڵاتیان بەگشتی ڕۆشنبیرن دیارە بەیەک دەست سەپڵێ نادرێت حکوومەت پرۆژەی خزمەتگوزاری پێشکەش بە هاوڵاتیان دەکات و هاوڵاتیانیش لە بەرامبەردا هاوکاری حکوومەت دەکەن لە پاراستنی و خزمەتگوزاریانە گەروانە بواە پرۆسەکە سەرکەوتوو نەدەبوو گەلی کوردستان سوپاس بۆ خوا ڕۆشنبیرێکی باش و شارستانێکی پێشکەوتویان هەیە بۆ نمونە بۆ منارەیە کە مێژوێژی کۆنی هەیە پارکێک و پانتایەکی پڕ لە سەوزایان دروست کردووە بۆ ئەوەی سەردانکەران بتوانن زیاتر سەردانیێرە بکەن من أجل ترفيه المواطنين بالنسبة منطقة قرميان يعني مختص بكتاب قلعة الشيروانة مؤلف أول كتاب عن تایبەت بە گەرمیانیش قەڵای شێروانەتان هەیە کا کتێبێک بە هەردوو زمانی عەرەبی و کوردی لەسەری نووسراوە باس لەوە دەکات کە حکوومەتی هەرێمی کوردستان گرنگی بە شوێنەوارە مێژوویەکان دەدات و قەڵای شێروانەش گرنگی پێدراوە ئەمە جێگای ژانازیە رعاية موجودة وكذلك كل المناطق يعني تروحين لأي منطقة بكردستان وإحنا نفتخر باسەدان و هەزاران کەس گەشت دەکات بۆم شوێنانە چونکە تێیدا هەست بە ئارامی دەکەن في جون زيارة ليش؟ لأن يشوفون الراحة النفسية اللي موجودة بالإضافة إلى ذلك جگە لەوەش ئەو هاوکاری نێوان کوردەکان بۆ عەرەبەکان کاتێک وەک گەشتیار دێنێرە ئێمە خوازیارینی عێراق بنیاد بنرێتەوە و بەیەک دڵ و یەک دەست سوپاسی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین إلى الفاو بإيد وحدة بقلب واحد وبدون أي تفرقة والحمد لله والشكر وقدم شكري لحكومة إقليم كردستان ولستاف قناة 24 وشرف سپاس بەردەوام دەبین لە گەشتەکەمان شوێنی زیاترتان پێ نیشان دەدەم گەر کاتمان هەبێت إذا صار الوقت وقت سامحنا أشكرك أجي على ست بالكردي بكردي بخانقيني بابا ما شاء الله چون زاراوي كردي وسوراني ولا تێکەڵێکم با من ئەوەش باس بکەم کە ئیمە لە کوردستان 24 باس کەمی لەوە پێش باس کللتور منارە کردیم و باس کللتورکەی من ئیمە ئارامان گرنگە لە کوردستان 24 کە گرنگی بێمنە زاراوەگان ئیسە زاراوەی زوان خانەقینی هینەوەسە من حەسکەم و زوان خارەقینی وەدانا قسەوەم ئەگەر غەڵەتیش بکەم بەس قەینەرێ حەسکەم بۆ زوانە قسەوەلدانا بکەم و زاراوە قسەوەلدان بکەم لە ڕووی زاراوە با قسێ بکەی من لە خانەقین تا چەنی توێنسینە احتیفاظ بۆ هینەوە بکەین وە زوان یاخود وە زاراوەی خانەقینی کوردی خانەقینیەوە بکەین سەرەتا وەک خەڵک خانەقین فرە دەستخۆشی لە لیتان کەین ئەرای دەرفەتە ئیمە ئیمڕۆ هاتیم نەرە ئەی شار جوانە وەڕاستی فرە یعنی لە ڕووی خزمەت گوزاریەوە لە ڕووی بینایەوە لە ڕووی هەموو شتێکەوە فرە شارێک جوانە و ئەو یعنی من فرە دڵخۆشم ئەمڕۆ لە هەولێر کە میوانی لە کەناڵ 24 خانەقین خەڵکەکەی خۆی یعنی خانەقین و یعنی خانەقین ناسراوە خەڵکانی شۆڕژگێڕ و نەتەوە پەرست وەڕاستی سەنگەری یەکەمن لە هەموو شتێکا پێشەنگن یعنی ئەگەر خەڵکانێکیش توانستە ینی ئەی زاراوە لە ناو بدەن یعنی هەست دەستی دەرەکی هەز توات زمانە تعریب باردە و جارێکتر و لە دوای ڕژێم ڕوخانی ڕژێمە سەدام و ئەوە جارێکتر و خەڵکی خانەقین بە جوهدی خۆیان و هەڵسان و
هەڵساین وەدانانی کەناڵە کوردیەکان چەندین ئیزاعی کوردیمان هەبوو و هینی خۆمان و محافظە خستنیسە سەر زاراوەی خۆیان بەڵام توان یعنی محاولەکەن کە لە دوای بزاد لە دوای 16 ئۆکتۆبرەوە توان لە ناو بوون توان کورد لە ناو بدەن زاراوەکان لە ناو بدەن کەلتورەکان لە ناو بدەن جل و بەرگەکان لە ناو بدەن و خەڵکی خانەقین خۆی وەجهدی خۆی و گوێ نادات ئەگەر حکوومەتەکەش نەتوانێت محافظەی بکات و دەسەڵاتی بدو و پارێزگاری بکات بەڵام خەڵکەکە خۆی وەجهدی خۆیان و ئازایەتی خۆیان حتا خانەقین لە دوای 16 ئۆکتۆبر وابزانم هەموو شارە دابراوەکان ناوچە دابراوەکانی هەرێم ئاڵای کوردستان هاتە خوارە بەڵام خەڵکی خانەقین نەیانتوانی بۆ 1 سعاتیش ئاڵای کوردستان و لەبان لە هیچ شوێنێک بان نەخوارەوە هەتا لەبان قوتابخانەکان لە شوێنە شتێکان و لە شوێنە حکومیەکە نەتوانستن هەتا ئێستا زیاترەوە بیا لە بۆنە ئاڵای کوردستان لەبان ماڵەکانی زیاترەوە بیا و توانن حەزکەن یعنی من وەداخەوە هەندێک حەز ناکەم یعنی بۆمەوەی قالب سیاست بەڵام حەزکەم حکوومەت هەرێم و زیاتر احتیمام بدە شارە خانەقین و ڕاستی حەز ناکەم بیژن دابڕاوەکان وەک برادەرێک دابڕاوەکان نییە دابڕێنراوە ئێمە دابڕێنراوین لە بۆنە شارە خانەقین لە هەموو شتێک پێشەنگەلەکە هەل هەڵبژاردنەکان یەکەمینەکانین و خەڵکی خانەقین بە هەموو جۆش و خرۆشێکەوە هەڵسین چین دەنگ دەین و کوردایەتی کەین و تا ئیسەش قبول ناکەین وەڕاستی هیچ کەسێک لە خانەقین سەیتەرە بکاتەبان شارە خانەقین و چەندین قوتابخانەی کوردی لە دوای ڕوخانی ڕژێمەوە چەندی قوتابخانەی کوردی زیاد کرد لە خانەقین و زۆر سپاس حکوومەتی هەرێمەکەن کە تربیەی خانەقین جارێکتر هاوردە و ئەرا شارە خانەقین و مەدرسەی کوردی زیادە و کرد 20,000 مامۆستای کورد تعیین کرد لەولا و ئەیانە گشتی ئەرا ئێمە قازانجێک بێرا شارە خانەقین و مامۆستا ئەی مامۆستا بەڕێزە دیرین مامۆستا نازام مامۆستا گولدەران و جهدی خۆی تواستن پار ساڵ مەدرسەکەی قوتابخانەکە دابخەن عربی بکەنەی عربی و کۆڵ نەدا و تەنەزول نەکرد و 8 قوتابیە و ئێستا مەدرسەکە هەروازە و کردەی مەدرسەی کوردی و لە بۆنێ یعنی شارە خانەقین وەڕاستی حەزکەم حکوومەت هەرێم احتیمام بدە دەبێ احتیمام زیاتر وە شار خانەقین حەزکەین وەکو هەولێر بووت وەڕاستی سە من فرە دڵخۆشم و دینم لە هەموو محافەزەکان عێراق و لە جنوب من گەشت وەڕاستی سەردان گشت شارەکان کردمە لە بەسڕا بەغدا گشتێکی مە وەڕاستی هەر زباڵە خۆدت يعني سباس باكو تميزيش كيم تشي من بازار يعني ايوا خدان وتشو خداني فرق ديونين لو رو ورا ايرا تشني ليرا جرينجي دريده تشتغان تشني وتشو ورتر تماشا كريدن همو تشتي صنيني خوي دير ليرا من تماشاكم لروي يعني شوينا قشتي سياحيه كانوا وتسندين بنايه جوان وشارع كانيان جوانا ويعني خدمه جزاري لهمو رويكو خدمه هولير وراسي فرفره خدمه كريا يعني من وقتی تەمەشایکەم دێمە ناو هەولێر ئیشم خەڵک هەولێر حەقی ڕۆژی 10,000 و دەستخۆشی لە حکوومەت هەرێم کوردستان بکەن وەڕاستی یعنی جارێ وە قدر ئەی جوانی و پاکی و ئەی ڕوخسار شارە هەولێرە جارێ وە قدری نێزانن تا نێن ئەرا لای ئێمە تا جنوب نێن تا نێن محافەزەکان عێراق وە قدر هەولێر نێزانن دەسەکاندان خۆش بوودن هیچتا جەولەکەمان بەردەوامە هاهای وەلیەکە ئەیسەوەیەکە و چی من پشوویەک دەیمن دواتریش هەم دیسان جەولەکەمان بەردەوامە فەریقەکەشمان وەجهی هیشتیمەوان پیاسەکەن لە ناو پارکەکەی مەشایم نەئیرە بچیم لەگەڵ ئەوان ئیلتحاق بکەین یەک بگریمنەوە بچیم لە شوێنی ئیسراحەت بکەین هەمدی زیاتر جوانیەکان ئیرە نیشاندان بیە. لە دوای کاپ شوێکماندا نانێکمان خوارد بەیەکەوە لەسەر نانخواردنیش گفتوگویەکی خۆشمان بەیەکەوە کرد جا لەسەر سفرەی خوان و ئەو بابەتانە زۆر جار قسە دروستە بێت کە قساکەین و بابەت ڕاکێشێ ئەو کاتێککە بەیەکەوە بووین
من و مامۆستا و جەماعەت کە دانیشتبووین باسیەوەی کرد کە زۆر شوێن گەڕاوە جگەل لە هەرێمی کوردستان شارەکانی خوار و ناوەڕاستی عراقیش گەڕاوە بۆیە من ڕۆکەم مامۆستا حەزەکەم و پرسیارەی لێ بکەم هەر بە زاراوەی خانەقینی با پرسیارەکە بکەین چکە ئێمەمانوێت جەختکەینەوە لەسەر زاراوە کوردیەکان بە گشتی زاراوەکان بێت ئەگەر مایکەکە لە خۆت نزیکەیتەوە مامۆستا ئەمەوێت بزانم ئەوەندەی کە گەڕاوی باست کرد لە شارەکانی خوار و ناوەڕاستی عراق ڕۆشتوی هاتو چۆت کردووە ئەو جیاوازی کە ئەبینی لە هەموو هاتو چۆیەکە لە نێوان ئەوێ لە نێوان هەرێمی کوردستان بە تایبەتی هەولێر چییە؟ یەکم جار وە خێراتن خۆمان کەمرا کەناڵەکەدان و خێراتن جەماعەتیش کەم کە شەکەت بین هاتن وەلمانە لە خانەقین و تا هەولێر حقیقەت جیاواز ئەگەر فەرق و سنت بۆ بین شارەکان ئەقلیم کوردستان بکەیت لەگەڵ وەلنا ئەو شارەکانتر لە بژی من حکوومەتی مرکز جیاوازی فرەس یعنی باسی مقارنە ئەو باسی بژیت فەرق و سنەتی لە ناحیە عمارەوە لە ناحیە ثقافەوە لە ناحیە تعلیمەوە لە ناحیە سەحەوە هەمووی یعنی فەرقی زۆرە جگەلەوە شەقامەکان ستو بچوو بۆ شەقامی بەغا سیر بکە هەمووی زباڵەیە هەمووی پیسە هەمووی خەدەماتی نییە خەڵکەکە خۆی هاوکار حکوومەتەکەیشی نییە لێرە جیاوازی ئەوە سە خەڵکەکە هاندان حکوومەت کرد یعنی خەڵکە یەکی مناڵەکان وەختی تیارمە داخە ئەولێر خۆیان کلینیسەکە فرنادن یا چکلێتەکە خۆن تون فرنادن شارعەکە پاکە یا سلێمانی پاکە گوناحی مەچیتی بخەین بان شارە پیس بوو جیاوازیەکەی ئەوەسە کە تو ئەمڕۆ خانەقین یا مقارنەی بکەیت لەگەڵ کەلارە کە نزیکترین شار تابع لە کوردستانە کەلار و خانەقین جیاوازی فرەس شەقامی کەلار و بازاری کەلار و حتا دکتۆر کەلار فەرقی هەست دکتۆر خانەقینە اینجا ئەوەی چەس مەسەلەکە ئەوە مەسەلەی وەسە کە ئەوە گەردی ئەوەی کە ئیدارە دەدات حکوومەتەکە ئیدارەی ئەو شۆنەدات یعنی احتمام داسە ئەو شتانە کە خزمەت خەڵکەکە حقیقت من خۆم لە بەغا دەوامە کردم سیر بەغامە کرد یەک شەقامی باشە ئەوی کەڕادەیە و شەقامی تریش لەو لە کەڕادەیە وەکو حی قادسیە پێڵێنەوە وەزیرەکان و نەغانتیایە بەس ئەو دووگەڕەکە لە بەغا کەمی پاکە ئەوە باقی سیرەکەی ینی وەکو مناطقیگە شعبی مناطقیگە فرەپیس ینی وەزوانەی خانەقین خۆمان بشی منەی فرەپیس تا بشی بیسە و جميع أنواع النخوشيش تاعي يعني زبالة وتمشاكل حتى أو حيواني لسري بالرياس تمشاكل بوسجان يعني أنا فرضان زدت قابية كان يعني نزيك لما كان إلى صحة كان أو كمنالتي وازيك أو بيزا ليلة نية ليلة الحمد لله والشكر هستو باكي اهتمام درياسة أكيد باشا من هاري برسيارة لو خاتونيش كان بس بيجمان لقومانا جا وقلتم خلقي خانقين نتوي عربي شيتيا وكردي شيتيا وتركماني شيتيا جاو خاتونا من بتركماني قصمان لقلقاتو مايكاكا بدينا دسي خاتو تۆ لەم هاتووچانەی کا بۆ هەرێمی کوردستانی دەکەیت هیچ جیاوازیەک دەبینیت؟ هەوڵ خۆش حالم گەلدم یانوزە ئەربی لە گۆردم تقریبا من بۆکیل پێش هەموو شتێک خۆشحاڵم کە لێرەم من نزیکەی 2 ساڵە نەهاتوومەتە هەولێر کاتێک هاتم هەولێر بڕوا بکەوەم دەزانی چوومەتە دوبەی بە هۆی ئەم شارستانیەتە پێشکەوتووە چە لە ڕووی بیناسازی و سەوزایی و ڕێگەوبان و بەتایبەت پاک و خاوێنیەوە و جوانیەکەی دەستخۆشیان لێ دەکەم یعنی چۆخ ئەلەریاشەس بوویش لەرچ بێرێ دەبتلێنە بالعکس بۆ حکوومەت کە بەم جۆرە کاریان کردووە و ئەمە نیشانەی خۆشەویستی حکوومەتە بۆ هاوڵاتیانی و خەڵکەکەش هۆشیارن و پارێزگاری لەو خزمەتگوزاریانە دەکەن هیوادارم لە خانەقینیش بە هەمان شێوە گرنگی پێ بدرێت وەک سلێمانی و هەولێر نفس ئێزارەکی مەئۆلاغان هەم ئەربیلتەکە هەم سلێمانیەتەکە ومیدم دا الله تا هیوام ئەوەیە کە هەولێرشان لە شانی دوبەی بدات لە ساڵانی داهاتوو نفس دوبەیتەك نفس مستەوالێنەوە من گۆڕم تەتەور بوون بەگۆن بکۆی چندە من بۆیە ئەو پرسیارم کرد تۆ پێت وتم ئێرە لە دوبەی دەچێت دوبەیدا من خۆیم شەمێن دوبەیدا بەڵێ من وای دەبینم کە ئاستی پێشکەوتنی ڕۆژ بە ڕۆژ لەوێ دەچێت چونکە حکوومەت ئامانجێتی دیارە و دڵنیان بە واستە دەکات
دووبارەی دەکەمەوە هیوام وایە خانەقینیش بەو شێوەیە لێ بکرێت چون خەڵکی ئەوێم و شارەکەمم خۆش دەوێت. من هەولێر بە کیژێکی جوان کە لە بووک دەچێت دەبینم. زۆر جوانە. هیوادارم جارێکی دیکە کە هاتی جیاوازی زیاتر ببینی دەستەکانت خۆش بێت. ئەلەرن ساغڵسن. حەزەکەم لەگەڵ جەنابیشتا هەر هەمان پرسیار و هەمان چون لە کاتی قسەکردن ئیمەوەیەکەوە بی من زیاتر با مایکەگە لە لای جەنابت بوو زیاتر هەستەوە کردیان گشتان باس فەرق و جیاوازی کەین ئەمجا باس بەغارام کردیان باس بەسڕارام کردیان شین بەغا و بەسڕا لەوان نییە من حەزکەم لە دەم خۆدام بژنەفمێ چون فەرەت چین و تێین هاتوچێ شادن هەموو ڕۆژی لێرە بم ئەو فەرقە ئەو نەنێونم دوینمێ بەس ئەو نە سەریع هەستە پیم نیەکەم بەس ئیوە فەرق وە سەریعتر هەستە پیکەین ڕاستەوە من بحکم ئەوە لە ساڵ 85 تا 90 طەلەبە بیم لە بەغدا ئەو وەختە فرە خۆشتر بی لە ئیسە دوای 10 ساڵ 20 ساڵ کە چوی دۆرا بەغدا و ڕاستی گیرستنت تێدەرا بەغدا یعنی گیرستن تێدەرا ئەی وەزع بەغدا یعنی تەواو بەرباتە لە گشت ناحەیەک و خەدەماتی هین کشی سفرە بەڵام ئەگەر مقارنەی بکەیت لەگەڵ کوردستانە کە تێدەرا هەرێم تێدە ئەربیل سلێمانیوانە 2 ساڵ جارێ 3 ساڵ جارێ کە تێیت فەرق دوێنیت بەرەو تەتەور بەرەو ئەعمار بەرەو ئاوەدانی یعنی شتەی لێ خۆشە یعنی دڵخۆشیە هیوادارین زیاتر بوو ئینشاڵڵا ڕۆژێ بوو هەولێر بوو وەکو دووبەی لەلایەمەوە خۆشحاڵین یعنی ئەی تەتەور و هینە دیرون ئێمەوە پێ خۆشە لەلایەمە خۆشە بێگومان چووکە تێنە شاری کەزانی هەرێم کوردستانە وە شەرتێک کاکە باسەوە کرد کەلار لەگەڵ خانەقی ناونە دوور نین لە یەکە و کەلار وە شکڵی تر پێشکەفتیە خانەقینیش هاتە نیشتیەوە ئەو نە دوور نییە لەلی خانەقین ئێمە وە حکم ئەوە دوو ئیدارە یعنی ئێمە سەر بە ئیداریان سەر بە حکوومەی ناوەندین لێلاش یعنی حکوومەتی کوردستان شتێ دەسڵاتی نییە لەو شۆنە یعنی بتوانێت خزمەتەکەت بەس میزانیە نییە تایبەت بۆ خانەقین ئەگەر ڕسمیە لەسەر کوردستان بێ ئاوەدانەکە قسووری نییە حکوومەت کوردستان سەر کوردستان ئەم جابایم لەورە بەرنامە بکەین بوشی من ئەرێ خانەقین چەس وەگەل شوێنەگاتر هەرچەندی خانەقین ئیسەیش وە گۆرەی کات زەمان سەدام فەرقی هەیە ئەوش لە دوای 2023 بەس تا ئەوەیش بێ ئەو کاتە ئێمە لێ ژێر دەست سەدام بین خانەقی مردوو یعنی لەمسەی هەیە لەتی ئەو ئەزدیهارەوە پێ و دیارە ئەو لەمسەیە زیاتریش بوودن بێگومان دەستان خۆش بوودن ئێستا هەم زیاتر گەشتەکەمان بەردەوامی دەیمنەپی هەم چیم نەدەیشتە و حەزکەم ئەمڕۆ بۆ مەدانەرا مەسایفەکانیش سەردان مەسایفەکانیش کەی من حەزکەم لە نزیکە و شوونە گەشتیارەکان بوونین بزانین حکوومەت هەرێمی کوردستان چین گرنگیدا سەر شوونە گەشتیارەکان و خاطرەوەی کە خەڵک لە خوارو ناوەڕاست عێراق لە شارەکان تر تێ سەردێدا شوونە گەشتیارەکان با بچین کەشی فێنک و هەوای خۆشیش لەوەر هەڵمژی من. ليلم تريايا ليلم تريايا وقصاي مردم لمرنجايا شوايا شونايا رجان روما شوايا شونايا رجان روما یک جار پجاره دوریا کی تو ما یک جار پجاره دوریا کی تو ما للیگان لیلیم
لە دوای کە پشوێکماندا ئێستا هاتینە یەکێک لە هاوینە هەوارە جوانەکانی کوردستان کە زۆربەی ئەو گەشتیارانەی لە هەر شارێکی دیکە تەنانەت ئەگەر لە دەروی وڵاتیش سەردانی کوردستانەکەنەوە دێنە بێخاڵ. میوانەکانم هێنایە بێخاڵ هەم کەشێکی زۆر خۆشی هەیە هەم هەواکەی هەوایەکی زۆر خۆشە بۆ یەک بە لای میوانەکانم. باوام لەبیر نەچێت کە لە خانەقینیش چەند شوێنێکن کە شوێنی گەشتیاریە ئەمەوێت بەراوردی شوێنە گەشتیارەکان لەگەڵ خانەقینا بکەم با بچمە لای میوانەکانم بزانم ئەوان چۆن جەوەکە ئەبینن یاخوا بە سەلامەت بگەن بە سەلامەتیش گەیشتن الحەمدلله و شکر. لە خانەقین باوە مەحموود کەڵات لەگەڵ بانمیل ئەوانە چەند شوێنێکی گەشتیاری سەیرانگا و شوێنی گەشتیاری. حەزەکەم بزانم ئەم شوێنە گەشتیاریە کەیسا هەرمنە بێخاڵ لە بێخاڵ چه دوێنین جیاوازی لەگەڵ شوێنە گەشتیارەکان کە لە خانەقین هەست تا فەرق قسێ لە دڵت بی ئەگەر باز بکرێت دینانی فەرق و جیاوازی فرەفر هەست بەڵام ئیتر هەر شوێنێک تایبەتی خۆی دیرەدن بەڵام کوردستان و تایبەتی هەولێر کە ئێساتین وەسە ئیلانە ئەی مەسیفەی کە بێخاڵ ناویە بەڕاستی جەنەتی گەرا خۆی لە هەموو بوارەکانەوە یعنی دونی لە ئەمان فرس ئیتر خەڵک و کێف خۆی تێدوچێت سیارەوەجی ئەلسیایە یعنی ئومورێلی ها لە ناوی ڕاستی توای جێی فەخر و شانازیە. هیوادارین ئەو کەسەی لەکە لە بەغدادن یا لە جنوبن ئەو قسەی لەکەکەن و دژی کوردستان وازبارن لی کارەی لەکە بان و چۆ خۆیان بدوێنن و بدوێنن بزان چه کریایە و چه نەکریایە وە شەرتی کە بودجەی هەرێم کوردستانیش بڕیا لە بەغدا بەس هەر ئێعمار و هەر پێشکەفتن و حەضارە وانە گشتی هەر مستمر بێ تا ئیسەویسەشن 7% دەریایە بەس من باوەڕنێکم ئەگە 7% بدرێدن بەڵام دڵسوزی خەڵک شارەگا و دڵسوزی وەفادارەکانی کوردستان و ئەی خۆشیە و ئەی شادیە دوونی منەیە ئەی خۆشیە و شادیە هەرچەنی ئیمەکە کوردی من دڵمان فرە پاکە ڕاستی توایت یعنی هەرچەنی دوژمنەکانمان یعنی ئێستا گلەییان هەسوو یعنی ناڕازین کە وەزعی مەدوونە ئەکو کەئەنەما وەکو توان انتقام بکە لە لیمان بەڵام ئیمە لەوانی من هیواداریم ئەی وەزع و ئەی خۆشیە و ئەی ئەمانە کە هایم لە ناوی ئەوانش بدوێننەی ئەگەر بتوێنن سیاسیەکانیان وەکو دڵسوزی وەفاداری لای خۆمان بتوێنن ئەنجام بێن ئەرا خۆیان فەرەخاشە. من بێمەوە لای ئەم خاتونەمان کە بە تورکمانی میوانەکەمانە و قسەی لەگەڵا بکەم سەر نەگوێ لێرە تۆ چیت بەدی کرد گوێزەلدە یارەکە چۆخ گوێزەلدە یعنی یەکەم جارە ئێرە دەبینی یۆی بۆ ئیچم قەلەدگەلم قبلکیل گەلمیشەم بەس ئیندە گۆڕم سوکنارندە دووەم جارمە ئێرە دەبینم ئەوەی بەدیەکەم کە شوێنەکە زۆر گۆڕانکاری تیاکراوە زۆر پێشکەوتووە و هیوادارم شوێنە گەشتیاریەکانی خانەقینیش بەم شێوەیە گرنگی پێ بدرێت بەڕاستی ناتوانم وەسفی جوانیەکەی بکەم گەلەمە باخرە یعنی بلمەم نەدێم وەڵاهی گۆزەلغدە وەصف وەلمرە ومنێتم دییان مزە دەبێلە یەروار مزی بیتکە ئیشلەسلاس ئەی لای ئێوە باسی ئەوێن بۆ بکە سوودە گێچار بەس کیمسەتی مام وێر برێنە بەڵێ گرنگی پێنەدراوە بەڵام ئێرە زۆر جیاواز خاوێن و زۆر گۆڕاوە بەراورد بە تەنانەت بە چەند ساڵی ڕابردووش ئیشەڵا جارێکی دیکە بیتەوە جیاوازتر و جوانتر دەیبینیت ئینشاڵڵا هەردەم کوردستان لە بەرزی و بڵندیدا ببینم با من بێمەوە لای جەماعەتێکی دیکە ئەم خاتونەمان ئەوەنەی جەوەکە بەدڵە هەر خەریکی سێڵفێگرتنە واللهی بەڕاستی جەوێکی زۆر خۆشە هاوینەوارێکی زۆر خۆشە سەیرانگانە بەڕاستی بەداخەوە لای ئێمە ئەی شتێنە نییە یعنی وەڕاستی کوردستان بەهشتە وخدا ئەوە یعنی ئەوانە کە لە جنوب لە عێراق لە محافەزەکانی دیالە کە ژیان وە سەرەبەن مەعیشەتکەن یعنی حسابکە یعنی مردوون ئێمە حیاتی سەیرانگای وهانەتدا وەڕاستی جار وە جار پێشکەوتن زیاتر بە خۆی ببینی یعنی حتى تەمەشاکەی مانگێک نای بۆ هەولێر دوای مانگێک دەیتەوە و زیاتر خزمەتگوزاری زیاتر تەتەوڕی کردووە زیاتر خزمەتگوزاری ئەدای کردە دەست حکوومەتی هەرێم خۆش بێت وەڕاستی ئێمە قەدر ئەی حکوومەتە زانین چونکە تا نەزانی تا نەدینی تا شوێنەکان ئێمە نەدینی نازانی ئەی حکوومەتە چ ئەراد کردیا وەڕاستیە و حەقی یعنی ئەی خەڵک کوردستان خەڵک هەولێر دەستخۆشی فرە لە حکوومەت هەرێمکەن چکە ئەیە خزمەتێک فرە گەورەیە وەڕاستی تۆ هێم خزمەتە و عێراق تەمەشاکەی محافەزەکانی دیالە دوو بەقەت کوردستان پارێ دیرن بەڵام هیچ خزمەت ناکەن هیچ خزمەت گوزاری ناکەن و خزمەت وە خەڵکیش ناکەن
بێگومان یەکێک لە میوانەکانم کە لێرە لەگەڵمایە کەسێکی هەستناسک و شاعرە بەس من بە عەرەبی قسەی لەگەڵاکەم چونکە شعرەکانی بە عەرەبی و خۆشی بە زمانی عەرەبی قساکات. خلي أول مرة أبدي بأنه خانقين ديالة هاي الأماكن اللي بالەوە دەست پێ بکەم خانەقین و دیالە کالێتانەوە نزیکە زۆر باخ و باخاتی تێدایە. ئایا ئێستا بە هەمان شێوە گرنگی بە سەوزایی و باخ و باخاتەکان دراوە بە تایبەت شوێنە گەشتیارەکان شوێنی گەشتیاری زۆری لێبوو ئەی ئێستا بالأماكن السياحية والأشجار والخضار اللي موجود يمكم شلون يعني هي أماكن سياحية لكن مستوى الخدمات بها يعني مو ذاك الاهتمام. بەڵێ شوێنی گەشتیاریمان هەبووە بەڵام پشتگوێ خراون وە کوردستان نییە کاتێک دەینە کوردستان واتە دەینە ناو جوانی واتە هاتن بۆ ناو شارستانیەت و هاتن بۆ ناو چقی ڕۆشنبیری يعني فنشوف هنا كل الأشياء الجميلة لێرە هەموو شتێکی جوان دەبینی و ئەمە لە نەبوون نایە تارە لە گەشە سندن و گرنگی دان هاتۆتەکایەوە چ لەلایەن حکوومەت چه هاوڵاتیان بۆیە ئێرە وەک پەناگەیەکی ئارام دەبینین. هنا الناس تعتبر ملاذ بەهشتی عێراقە بۆیە خەڵکی ئێمە ڕوو لە ئێرە دەکەن بەڕاستی جێگەیەکی ئارامە بۆ پێکەوە ژیان و باشی کورد لەگەڵیان پاڵنەرە ئەمەش گرنگە. هنا تعايش السلمي الطيبة يلمسوها من الشعب الكردي فالأخوة لذلك نشوف هذا التطور اللي يحدث. هیوادارین خانقین ببێتە بەشێک لە کوردستان و ئەو پێشکەوتنە هۆنراوەکەم تایبەتە بە خۆراوابوون. جزء من كردستان بهذا الجمال والتطور. تمام بما انه حضرتش تكتبين وەک باسم کرد ئێوە نووسەر و شاعرن شعر دەنووسن و لە کاتی خۆرئاوبوون نزیک دەبینەوە دەمەوێت لەسەر خۆراوابوون هۆنراوەیەکم بۆ بڵێیت. بهاي المساء اللي راح نتقرب على مساء صح؟ القصيدة تمام فقصيدة تقول لي عن المساء. تمام عن المساء. لە یەکەم دیوانی شعریم بۆتانم هەڵبژاردووە بە ناونیشانی دەرکەوتنی ئەستێرە. بعنوان حلة النجوم. حينما يحل المساء يلبس الليل ثوب السكون ترتدي حلة النجوم وقت ذاك أنظر للسماء أبحث بين طياتها عن نداء يأتيني كغيث عبر الفضاء يقول تعالي أعطني يدك يأخذني للبعيد لا وجود لعقارب ساعتي هناك لا عيون تنظر ولا فم يتكلم أسمع صدى صوت يناديني أقبلي هلمي ها هناك تسكن الروح تلوذ بالأمان لا تخافي من عطر الزهور أنثرها عليك فتحلقي بين كل العصور حمامة بيضاء عشقت زنابق السلام تحمل بين ريشها آلاف الأمنيات لتنثرها فوق الرؤوس أولها حب وآخرها حياة. عاشت الأيادي وشكرا. دەستەکانت خۆش بێت سپاس بۆ نووسینەکەت هیوادارم هەر بەردەوام بیت سپاس دەکەم کە لەم کەشە جوانە ئەو پارچە هۆنراوەیەت بۆ خوێندینەوە. عاشت إيدك بعد أحلى صارت. أشكر القناة. سپاسی کەناڵەکەتان دەکەم کە لەسەر لە بەیانیەوە لەگەڵمان ماندوو بوون و سپاسی بانکێشکردنەکەتان دەکەین کە گەشتێکتان پێکردین بەناو ئەزمونە جوانەکانی کوردستان کە پڕە لە شارستانیەت و پێشکەوتن هیوای باشترینەکانتان بۆ دەخوازی. حضارية في إقليم كردستان وإن شاء الله من نجاح لآخر. بەڵێ لێرە کۆتایی بە گەشتەکەی ئەمڕۆمان دەهێنین حەز دەکەم میوانەکان میسراحەتی خۆیان وەربگرن و بچن بۆ وێنەگرتن و چێژ لا کەشەکە وەربگرن ئەوە لە یاد نەکەین کە کوردستان 24 هەوڵی ئەوە دەدات کە ئەم میوانانەی سەردانی هەرێمی کوردستانەکەن لە ڕێگەی بەرنامەی ئەزمموی کوردستانەوە ئەو ئەزمونە جوانەی کە کوردستان پێیدا تێپەڕیوە و ئێستا بۆتە جێگەی شانازی و سەربەرزی بۆ کوردستان نیشانی ئەو میوانانەی بدەین کە لە شارەکانی عێراقەوە دەیانهێنینە هەرێمی کوردستان. هیوادارم ئەڵلقەی ئەمڕۆ بەدڵی ئێوەی بینەریش بوو بێت و هەروەها بەدڵی میوانەکانیشم بوو بێت. تا ئەڵلقەیەکی تر و بەرنامەیەکی دیکە لە ئەزمموی کوردستان لە جوانەکانی کوردستان بەخواتان دەسپێرم و ماڵتانەوە خواتان لەگەڵ.